میوانداری بەڕێز سەفین تەحسینمان کردووە کە بەڕێوەبەری دروستکردنی دانەوێڵەی دووهۆکەوە لە دووهۆکەوە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵ ئەمە بێت. بەڕێز سەفین ئەم کاتت باش سڵاوت لێبێ. پێمان خۆشە بزانین ئایا پێش ئەوەی کە بچینە سەر بابەتە گرنگەکە یاخۆ دیگەنە تا چەند کاریگەری هەیە لەسەر کەرتی کشت و کاڵ و دواتریش داهات، پێم خۆشە جارە زانیاریێکمان پێ بێ لەسەر پرۆژە استراتیژیە گرنگەکەی دووهۆک بەکوێ گەیشتووە، ئێستا چیتی ئاکرێ؟ همی او کاته تا باش کاته همی بینر و گهدارت کی 24 باش بن او پروژه استراتژی پارێزگا دو که تاتی نکردن 13 آش درست کردنی آرد مهنه هزا شیانت در خستن هزا برهمینان آری 1870 تانن بو هر روزه کدو. بله. افت هزاش يعني شيانت برهمينانا بر آري وكو دهوك بي تي في جي 500 تانه روجانا الديفا احصائيات البردست مكو ام بريكا بريكا دا باش ديكين. بله. باشا. بەڕێز سەفین بەرهەمی گەنمی ئەم ساڵی جوتیارانی دووهۆک چاوەیە؟ زۆر باش بوو. لێ بەداخەوە وەکو پێتیڤی نەهاتە وەرگرتنش جوتیاران ئەو پتر عایدی ڕێڤەبەریە بازرگانیە دانەوێلای دووکە ئەو بەروبەرەتیەکە جدایە شیامە. باشە. ئەو دانەوێڵەی کە ئێوە وەریەگرن لە جوتیاران و بەرهەم ئەهێنرێتەوە چی و چییە؟ بەرهەمەکان چین لەو سایلۆیانەکە وەرەگیرێ؟ ئەمی بەرهەمیش سایلۆ وەردگرین. سایلۆ ڕۆڤیا سایلۆ شێخانە و زاق و یا فەهیدیە و ڕۆڤیاژی بوو ئەو منطقێت مادە 140 ئەم وەردگرین. ئەvê دیژە ئەم ڕۆڤیا و شێخان و فەهیدیە و زاخ و وەردگرین ئەو بەرهەمێ وێ تێنەدا بەشکردن سەر بریکارên ئاهێن خواردنێ. باشە. بەڕێز سەفین ئەو ئاشانەی کە لە ناو دووهۆک هەیە ئەتوانن پێداویستی ناوخۆ پڕ بکەنەوە؟ بەێ. ساکارخان بەری بێگاوێژی من ئاماژە پێدا هێزا بەرهەم ئینانێ 1870 تانن ڕۆژێ داچن دەرەخن یا دەرەخن و مە پێتیڤی 500 تانە هەیە دیفا داتا بەیانەت بە سێ هەندە جارە زێدەتر شیانێت هەی. باشە. گرفتەکانی جوتیاران چییە لە پارێزگای دووهۆک بە تایبەت لە وەرگرتنی دانەوێڵە لە ناو سایلۆکان؟ وابزانم ساکارخان دیف پلانە عێراقێدا ئەو خزمەتە پێتیڤی بوو شێم بێژم بوو هەرێمێ خرێ نهاتەیکردن یعنی ئەو بەرهەمێکە زۆر ئەو ساڵە بەرهەم گەلێکە باش بوو لێ مخوا بن ئەو بەرهەم پێتیڤیش جوتیارە ناتە وەرگرتن مال عەردی لە خۆشبەختانە دیف پرۆژێت کابینا نەهەیە ئەف ساڵە ئەو دوو کۆمپانیاتینە دەست نیشانکردن وەوی دەخلی وەربگرن. باشە. پلانی ئێوە چییە لە داهاتوو بۆی کە بەرهەمی دانەوێڵە بتوانن هەمە چەشن بکەن؟ ساکارخان ئێستا دوو کارگەی زۆر مەزن لە دووک داناینە کوتبێژن هێزا شیانە هەر کارگەهێکە 500 تانێت ئارینە ئێستا ئێک لە 195 خلاص بووە یادی یلتکاری داشت کارگەها تیان کو ئەوێ ئارێ سفر دەرێت نیە باش. باشە. بەرهەمی دانەوێڵە لە دووهۆک چی هەیە؟ ئارت ساوەر معکەرۆنی ئەو شتانەی کە لە دانەوێڵە دروست دەکرێت چی و چییە؟ دانەوێلەیە شیریناهیەت مەزنن ئەو معکەرۆنیاتن ئەvە هەمی دانەوێلە دەردەچیت. بەڵێ. بەڕێز سەفین تەحسین بەڕێوەبەری دروستکردنی دانەوێڵە و بەرهەمهێنانی دانەوێڵە سپاس کە لەگەڵمان بووی لە دووهۆکەوە. سپاس بۆیەوە.